بابەتی دۆسیەی ئەتۆمی ئێران چارەنووسێکی نادیار و ئاڵۆزی هەیە و تا ئێستا ڕوون نییە بە چۆ دەگات. واشنتۆنیش فشار لە ئێران دەکات بۆ پەسەندکردنی مەرجەکانی ئیدارەی نوێی ئەمریکا. لە نوێترین کاردانەوەدا واشنتۆن هۆشداریدایە تاران لە درێژەدان بە بەرنامە ناوچیەکەی. ئاماژەی بەوەشداوە کات بەرەو کۆتایی دەچێت بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنە ناوچیەکەی نێوان تاران و وڵاتانی زلهێز کە لە ساڵی 2015 لەسەری ڕێکەوتن. ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا لە دیدارێکی ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی ژماری ڕۆژی شەممە ڕایگەیاند بەرەو پێشچوونەکانی بەرنامە ناوچیەکەی ئێران لەوانەیە لەمپەرێکی گەورە بێت و نەتوانین بەسەریدا زاڵ بین. بلینکن ئاشکرای کردووە کە لەوانەیە بگەن بە خاڵێک گەڕانەوەی قورس بێت لەبارەی ئەو پێوانانەی بۆ ڕێکەوتنە سەرەکیەکەی تایبەت بە دۆسیە ئەتۆمی دانراون بە تایبەت کە تاران بەردەوامە لە بەرەو پێشچوونی بەرنامە ناوچیەکەی و خستنەکاری کوورەی ئەتۆمی زۆر پێشکەوت و بۆ بەرهەمهێنانی یۆرانیۆمی پیتێنرا و بەڵام وەزیری دەرەوەی ئەمریکا ڕەتی کردەوە ئەو کاتە دیاری بکات کاچی ترکات بۆ گفتوگۆ نەماوە. هاوکات پێشتر لە کۆبوونەوەی نێوان وەزیری دەرەوەی ئەمریکا و فەڕەنسا هەردوو لە هۆشداری تەواویاندا بە ئێران کە کات خەریکە بەسەر دەچێت بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنە ئەتۆمیەکە. ئانتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا ئاشکرای کرد کە لەگەڵ تاران ناکۆکی جددیان هەیە لە گفتوگۆکانی ئەم دوایە و پاش هەڵبژاردننی سەرۆکاتی ئێران کە گفتوگۆکان بەردەوامیان هەیە. هاوکات بلینکن ڕایگەاند ئێران بەرنامە ئەتۆمیەکەی خێرا کردووە و ئامێری پیتاندنی یۆرانیۆمی بۆ ڕێژەیەکی بەرز زیاد کردووە. ئەوەش بە شێوەیەکی زۆر مەترسیدار نزیکی دەکاتەوە لە گەیشتن بە دروستکردنی چەکی ناوچی. لەلایەکی دیکەوە ڕۆبرت مالینێردەی تایبەتی ئەمریکا بۆ کاروباری ئێران ئاشکرای کرد کە واشنتۆن ئامادە نییە بە هیچ شێوەیەک سەرجەم ئەو سزانەی دۆناڵد ترامپ سەپاندوێتی بەسەر ئێراندا لای ببات. وتیشی ئەمریکا لە ڕێکەوتنەکە بە فەرمی دەکشێتەوە ئەگەر خواستی ئێران لەگەڵ بەرژەوەندیەکانی ئەمریکا یەک نەگرێتەوە. بە هەمان شێوە ڕۆبرت مالی جەختی کردەوە کە دەرگای ئەمریکا بۆ هەمیشە بەکراوەی بەڕووی ڕێکەوتن نامەکەدا نامێنێتەوە. لە بەرامبەر هەڕەشەکانی ئەمریکا سەعید خەتیبزادە و تەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لە بەیاننامەیەکدا ڕایگەاند پێویستە لایەنەکانی دیکە پابەند بن بە ڕێکەوتنەکە چونکە ئێران وەک ئەوان پاشەکشەی نەکردووە. وتیشی ئەمریکا خۆی دەبێت هەنگاوی پێویست بنێت و سەرجەم سزاکانی سەر ئێران هەڵبگرێت وەک مەرجی گەڕانەوەی بۆ ڕێکەوتنەکە. خەتیبزادە وتیشی تاران ئامادەیە سەرجەم مەرجەکانی ڕێکەوتنەکە جێبەجێ بکات ئەگەر واشنتۆن با شێوەیەکی کردداری سەرجەم سزاکان هەڵبگرێت. ئەم لێدوانە توندانی هەردوولا لە کاتێکدایە کە ڕۆژی چوارشەمە حکومەتی حەسەن ڕۆحانی بۆ میدیای ئێران ئاشکرای کرد ئەمریکا بڕیاری داوە زۆربەی سزاکانی سەر ئێران هەڵبگرێت لە ناویاندا هەناردەی نەوتی ئێران و ڕێگەدان بە هاتوچۆی بارهەڵگر و ئامێرەکانی گواستنەوە. لەلایەکی دیکەشەوە ئاژانسی وزەی ئەتۆم ڕەخنەی لا بەرپرسانی ئێران گرت بەهۆی ئەوەی ڕێگەیان پێنادەن چاودێری دوایین چالاکی ئەتۆمیەکانی ئێران بکەن. ئەوەش نیگەرانی زیاتری لای بەرپرسانی ئەمریکا دروست کردووە.